سامان یەکێکە لەو کەسانی هەڵەبجە کە سامان فەخرەدین یەکێکە لەو کەسانی هەڵەبجە کە 11 کەسی خێزانەکەی لە دەست داوە خۆی چیرۆکی لە دەستدانی ئازیزەکانیمان بۆ دەگێڕێتەوە لە راپۆرتێکدا. یەکێکم لەو بنە ماڵانەی کە خاوەنی 11 شەیدی بنە ماڵی خۆم ماڵی مامیشم تقریبی 22 نەفەر ماڵی کاک ئەنوەر و ماڵی کاک جەمیل تقریبی دەوری تا 50 نەفەرە بوون ئێمە لەم خانووە مەژی زەمینێکی تایە لەژێر ئەم خانووەیە ئەو دەرچوونەی لە کیمیاکە کە دەرچوو تەنها من و ئافرەتێک و سێ مناڵ دەرچوین لەم ژێر زەمینە باقیاتەکەی تیا چوت ئەوەی تر دەرنەچوو چووکە ئێمە سەقفەکە ڕووخا بە بنمانە ئەوە نەبوو کیمیای ڕۆ لێ یابین. یەکەم ناپاڵم کە دای لە هەڵەبجە لە بەنزیخانەیە دووەمی ئێمە پێکاون بەڕەتڵاتەوە کە لێیان ئێمە مەسەلاحەکە تەبی بە منمانە لەو لەعزا من خۆم و دوو خوشکی پشکۆلانم ڕامان کردە ژێر زەمینەکە ئەوانم برد لەگەڵ خۆما بردمە ژێر زەمینەکەەوە ئەو کاتێک کە من ناپاڵمەکەیان هۆشم بەسەر خۆمە نەما تا ساسی ئێوارە هۆشم نەوە بەسەر خۆم کاتێک کە هۆشم کردەوە لە ماڵی مامۆسایەکمە بوو ماڵی مامۆسای بە کچی خانزاد خوشی کاگەسپەنیار لەم خوارەوە بوو کاگەسپەنیا و کاتە مانێکی پێ بوو من ڕام کرد چوومە ماڵی کاگەسپەنیاروانم وتی سامانگیانەوە خێرە وتم مامۆساگیان وەڵی وابزان بەکومان کوژرام ئەگەر ڕاست بێتم ناپاڵمیاتی لە ماڵی خۆمان کێ دەرچوو کێ دەرچوتم وڵە بەس خۆمە تەنا دەرچوم کەسی ترم نەبینیوە لە ناو ژێر زەمینەکە بووم ترەوە بوو چوومەوێ وتی بە کاگەسپەنیا سەرێکی ماڵی کاک نەسرەدین بە برێ کاک فەخرەدین بزانە شتی وا هەیە هاتۆ کاگەسپەنیا سەرێکی تەکاوتی تەریان کەسیان دەرنەچووە ترەوە بوو مامۆسادی بە وتی بە من سامانگیان نایڵم ڕێ بەم لاوەم لەگەڵ خۆمانە ئەوە بوو لەگەڵەوانە ڕۆشتم بۆ منتیقەی سازان لەوێش تیارە هاو قەسبی کردین شەستیریدا لە تایی گەڵابەکە و لێوە دابەزین لە حیبەتان من جیابوومە لەگەڵ ماڵەوان جیابوومە ماڵ لەگەڵ ماڵەوان لەوێ ماڵی کاگلەتیفم بینی چوومە ماڵی کاگلەتیف دادەگێرەس خوا ئەفریقای سا لە ژیانە نەماوە وتی ڕۆڵێک گیانەوە چیەکە بە تاقیتنیا وتم مەڵێ باوکمان کوژراوتی جام دەستودێ بەرنام لەگەڵ ئێمە بە لەگەڵ ئەوان ئامامەوە ئەوە یانی مەرحەلەی یەکەم کە من کیمیاکای لە هەڵەبجاوە بووم من لە کاتێکە لێرە ڕۆشتینە ئێران ڕۆشتمە ئۆردوگای ئازام یا سوڕوو و یارسی مشتێکی وای ناوبوو چونە مەکتەبی هەرسی من لە مەکتەبی هەرسی لامامەوە زۆر چاوەڕێک کەسێکم کرد هەواڵێک بزانم هی ماڵی هی ماڵە کێم ماوە کێم نەماوە بەس بیرم یەکە ئەو برام لەگەڵ مابوو تاکیدم ئەوم لەگەڵا بوو ئەو مابوو ینی ئاگادارم کە دەرمێنەوە بە زیینەتی ئەو ماوە ئەوە بوو گەڕام سۆراقی بگەڕێم ڕۆشتم بۆ مەکتەبێکی تر لەوێ تەماشەکەم مەجموعەیەک پازات و خەڵک سوارەکەن لە من وایە بۆ عیلاج و میلاج و خستخانەشتە چکە من شارم بریندار بووم سواریان کردم بردمیان بۆ کرمان فترێکی زۆر لە کرمان و مامە تەقریب دەوری 25 ڕۆژە تا 30 ڕۆژە لە کرمانەوەمان بێکەس بووم کەسێکم لەگەڵان نەبوو وەختێ زانیم ڕۆشتم بۆ خەسەخان تەداوی شتکەم براکەم دۆزیوە لە کرمانە دۆزیوە لە کرمان کە ئەوم دۆزیەوەتی کێو کێمان ماوتم وەڵا جارێ من و تۆ کەرسوم و باریشم لێون بووە وتم ئاگادارم لە ژێرزەمینەکە لەگەڵمان مابوون بەڵام لە دوایەوەتە نەمبینیێتەوە هەلو دوو کشەشمان تا ئێستا نەمرانون کەرسوم و بارم نەمرانەوە لە سوودقەیدی شا سوودقەیتم وەفادنامەشم بۆ دەرنێناون ئەوە بوو ڕۆشتین ئەوم دۆزیەوە گەڕایم بە دوای برا گەورەکەمان کاگارازم ئەویش تەواشەکەم پێش ئێمە دوو ڕۆژ پێش ئەوەی کە ئێمە یەکتر دۆزینەوە ئەوی ژاو بۆ کرمان لە کرمانە هەرسێکمان یەکترمان دۆزیەوە دوای هەفتەیەک دوو هەفتە لەگەڵ ئەوی شەماینەوە دوایەوە گەڕاینەوە هاتی لە پاوە لە پاوە بردینیانە ئۆردوگای سەریاز ماڵی خاڵێکم لێەوە بوو فترێ لەگەڵ ماڵی خاڵەکە ماماینەوە بردینیانە ئۆردوگای سەریاز لە ئۆردوگای سەریازیش تقریبی دەوری 25 ڕۆژێت تا مانگی لەوێ ماینەوە دوایەوە خەڵکیان ناونووسە کرد بۆ عێراق ناوی خۆمان نووسی گەڕاینەوە بۆ عێراق هاتینە نۆشە و ناوە لەوێ مەجموعەی ئەڵغامشتیتیا و کاتە بەرپرسی قایمخام فەرمانداری پاوە ئاغای جەلالی بوو گوتیان ڕێگەی گیراوە ئەبێ ئێمە لەگەڵ عێراقە تەنسیقێکمانەیە ئەو ڕێگەیان بۆ چاکەین میموشتیتیا بۆ منتیقە میمەکانیان پاک کردو ئەڵغامشتەکان هاتینەوە بەم دیوە کاتینەوە بەم دیوە بردینیان بۆ عەربەت لە عەربەتی شۆ لەوێ بردینیانە سلێمانی بۆ تەواریەکە فترەی 15 ڕۆژ تا 20 ڕۆژ لە تەواریەکە سلێمانی ماینەوە دوایەوە مەجموعەیەکی تیا بۆ وانی کە لەگەڵ حکوومەتی بە عەساب پەیوەندیان نەبوو جیایان کردنەوە لە ئێمە ئەوانشی کە بێت تاوانبار و وەکو حکوومەت کە سوکاری شەیدانەوانە بە تاوانباریان نەزانی کە هەڵەبجە فرۆشراوە لایەنەمانەوە
هەسا حکوومەت پاداشی شەیدەکانیان ناوینەوە بۆ شێوەی نردنی بۆ نوگرە سەلمان لە نوگرە سەلمانە تقریبی 5 مانگ و 16 ڕۆژ لە نوگرە سەلمان ئاماینەوە لەوێ بووین فترەیەکی پێچوو دوای بەربوونەکەمان لە نوگرە سەلمان گەڕاینەوە هاتینەوە سلێمانی لەوێ خاڵێکمە بوو خاڵەمەجیم چوینە ماڵی ئەوان تقریبی بۆ دەوری دە 12 ڕۆژ ئێمانەوتی ڕۆڵە چیەکەن لەو جەنازانە وتمان وەڵام ئەمانەوێت دەریانکەین و بیان ناژین ئەوە بۆ کاتەی قواتی عێراقی گەڕابوویە بۆ ئێرە دوای ئەو 6 مانگە قوات کە گەڕابوویاتی حەفارەیەکیان پێیین هی عسکەری سەلاحەکەمان لایەکی لادا هەمووی بۆمان هەڵ لا نەچوو تقریبی دەوری 12 و تا 13 جەنازەمان ناشت مابوون ئەوەی کە لە شوێنێکی شێی هەبوو کرمتیا بوو یان لاشەکانیان تێکشی و گەنی بوون مەجموعەیەکیان وایان بەسەر هاتووکە گەنی بوون کاتی ئەوانمان برد ناشمان مەجموعەی تر لە ژێرزەمینەکە بوون ئەوانمان بۆ دەرنا لەبەر دەرگای ژێرزەمینەکە قاپات بوو کردمان بە گۆڕستان بۆیان من 35 دانە ساڵە تا ئێستا لە ماڵی کەسان نەخەوتم نەچوومەتە ماڵی کەس بە میوانیش خێزانم پێگەیانداوە مناڵم گەورە بووە مناڵم ماشەڵڵا ئێستا هەرزەکار مناڵم لە کولیە تا ئەم ڕۆژ لە ماڵی کەسان نەماومەتە چونکە ناتوانم دەرونیان تەواو نیم مرتاح نیم لە دەرونیا و تا ئێستاش بە برینداریی کیمیاوی دانەنراوم یەکێکم لەوانە ئێستاش براکەم سنگی تەواو نییە ئەوەی کە لە خۆم شکترە هیچ حەقێکمان پێ نەداوە یەکێک لەوانە وەکو من خاوەنی شەیدی سەنگەریشم باگەداری براکەم شەیدی سەنگەرە و دوایەوە 11 شەیدی کیمیابەرانی شمەیە تا ئێستا 23 ساڵێکە کارمەندی یاچۆم لەسەر جادەم حکوومەت پێی ڕەوا نابینێت کە مانگێک ساڵێک 2 ساڵ من بخاتە دایرۆ کە شوێنێک بەڵێ ئەو داوای کۆمپیوتەرەکە من شارەزای کۆمپیوتەری مێ کاکە پێم وتم لە کۆمپیوتەر ئەزان بەزاڵی نەخێت تۆ شادێکی وانە منیش حەزم کرد هەڵە جەوالێ ناتایە کە من شادێکی بەرزم بێ نایە چونکە ئێمە دەست خرا و خوڕگمان من 13 ساڵ بووم هەر شێوێ لە ماڵ یەکێکا خۆتم هەر شێوێ لە ماڵێکا بووم لەخوا بەزیابێت تا ئێستش بە ئەخلاق و بە تربیەت و هێناومە بەڵام مەعلەسە بۆ حکوومەت کە هیچ لایە لە ئێمە ناکاتون تەنهانەت یەک کەس من تا مردنەوەشمان لە بەرچاوە بەڕێز سەرۆک کۆماری جەلال تاڵەبانی کە 5 میلیۆن هەدیەی پێ کردوین تا ئێستا لەو 5 میلیۆنە ئێمە مەمنونین بە عەمەلی زۆر شتها بۆ ئێمە یەکێ لەوانە من زۆر نەخۆشم پارەم نەو بچم بۆ عەیادە بۆ قسەخانە بۆ شت ئەو وەختەکە ئەو پارەم وەرگرت بوو بە خێرە بۆ من ئێستا تەبیعەت و وەزعم باش بوو لە وەزعێکی زۆر باشم هەیە